گوندە چۆڵکراوەکە یەکێکە لەو گوندانەی کە بەڕاستی بوونی هەیە و دەکەوێتە ناوچەی چاکیرۆبا لە باکووری خۆرئاوای وڵاتی تورکیا. بە گوێرەی ڕۆژنامەی میلیەتی تورکی لە ساڵی 1967 کەسێک بە ناوی خەدیجە ئەرکێک ڕاستەوخۆ لە دوای لەدایکبوونی کچەکەی کە ناوی عایشەیە گیانی لەدەستداوە. منداڵەکەشی دوای 20 ڕۆژ لە مردنی دایکی گیانی لەدەستداوت لە تەنیشت گۆڕەکەی دایکیەوە نێژرا. دوای چەند ڕۆژێک کە خزم و کەسەکانیان چوون بۆ سەردانی گۆڕەکەیان بینیان کەوا گۆڕەکانیان گەیشتون بەیەک و پێکەوە بەسراونەتەوە. لە ساڵی 2015 کۆمپانیایەکی بەرهەمهێنانی فیلم لە تورکیا ئەو چیرۆکی کردە فیلمێکی سینەمایی بە ناوی سجین بەشی دووەم کە کاردانەوەیەکی گەورەی بە دوای خۆی داهێنا. والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون